بسم الله الرحمن الرحيم بناوي خداي بخشندو مهربان ألف لام ميم را تلك آيات الكتاب والذي أنزل إليك من ربك الحق ولكن أكثر الناس لا يؤمنون. چەند پیتێک لە سەرەتای هەندێ لە سورەتەکانی قورئاندا هاتوون ژمارەیان 14 پیتە. نیوەی کۆی پیتەکانی زمانی عەرەبین بۆ سەلماندنی ئیعجاز و مەزنی و گرنگی قورئان کە لە توانای هیچ کەسدا نییە بۆ پیتانە کتێبێکی ئاوا بێوێنە دابنێت. بەڕادەیەک هەتا ئەگەر هەموو گرۆی ئادەمی زاد و پەری کۆ ببنەوە بۆ ئەو مەبەستە بێگومان ناتوانن. هەروەها چەندەها نهێنی تریشی تێدایە. زاناکان لە هەندێکی دواون، هەندێکیشیان وتویانە هەر خوددا خۆی زانایە بەنهێنی ئەو پیتانە. ئەوەی لەم کتێبەدا هەیە ئاەتەکانی قورئانی پیرۆزە و ئەوەی کە لە سەرانسەری ئەم قورئانەدا بۆ تۆ ئەی پێغەمبەر دابەزێنراوە لەلایەن پەروەردگارتەوە ڕاستی و حەقیقەتە، بەڵام زۆربەی خەڵکی باوەڕ ناهێنن. الله الذي رفع السماوات بغير عمد ترونها ثم استوى على العرش وسخر الشمس والقمر كل يجري لأجل مسمى يدبر الأمر يفصل الآيات لعلكم بلقاء ربكم توقنون. خدا و زاتەیە کە بە چاوی خۆتان دەیبینن چۆن ئاسمانەکانی بەبێ کۆڵەکە و ستون بەرز کردوتەوە و ڕایگرتووە. لەوە دووە لەسەر تەختی فەرمانڕەوایی وەستاوە. ئەلبەتە چۆنیەتی وەستان و تەختی فەرمانڕەوایەتی و گەلێشتی لەو بابەتانە لە ڕادەی بۆ چوونی ئێمە بەدەرە. تەفسیری ئەم ئاەتەیان لە پێشەوە مالیک پرسیوە لە وەڵامدا وتویەتی وەستانەکە حەقیقەتی هەیە، چۆنیەتەکەی شاراوەیە، پرسیارکردن دەربارەی بیدعەیە، باوەڕبوون پێی واجبە. خۆر و مانجیشی ڕامهێناوە هەر یەکەیان لە چەرخ و خولی خۆیاندا بێوچان تا ماوەیەکی دیاری کراو دەسوڕێنەوە. هەرەوزاتە کاروباری جیهان هەر هەمووی بەڕێ دەکات و ڕێکی دەخات. هەروەها ئاەتەکانی قورئان بە وردی و دوور و درێژی دەخاتە بەرچاو بۆ ئەوەی دڵنیابن لە بە خزمەت گەیشتن و ئامادەبوونی بەردەم دادگای پەروەردگارتان بۆ لێپرسینەوە. وهو الذي مد الأرض وجعل فيها رواسي وأنهارا ومن كل الثمرات جعل فيها زوجين اثنين يغشي الليل النهار إن في ذلك لآيات لقوم يتفكرون. هەرەوزاتەشە کە زەوی پان و بەرین کردووە و هەرچەندە لە شێوەی گۆدایە کەژ و چیا و ڕووباری زۆری تێدا دابین کردووە. لە هەموو بەروبوومێک جووتی فەراهەم هێناوە لە هەردوو جۆرە. شەوی وا لێ کردووە کە ڕۆژ داپۆشێت. بەڕاستی ئالە و شتانەدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانێک بیر بکەنەوە. وفي الأرض قطع متجاورات وجنات من أعناب وزرع ونخيل صنوان وغير صنوان يسقى بماء واحد ونفضل بعضها على بعض في الأكل إن في ذلك لآيات لقوم يعقلون. لەسەر ڕووکاری زەوی پارچەی جۆرە و جۆر هەیە لە پاڵ یەکدا کە کارکردیان هەیە لەسەر چۆنیەتی و بەرهەمی ڕووەک جگەلەوەی جیاوازیان نیشانەن بۆ کانجا جۆرە و جۆرەکان. هەروەها باخی ڕەزی ترێ کشت و کاڵی هەمە جۆر لە دانەوێڵە و بێستانەکاندا. دارخورمای 1 قەد و 2 قەد هەموو ئەمانە بە یەک ئاو دێر دەکرێن و لە یەک جۆر ئاو دەخۆنەوە. بەڵام سەرنجام ئەو هەموو بەروبوومە جیاوازە لە قەبارە و تام و بۆن و ڕەنگ و شێوازدا پەیدا دەبن و هەندێکیانمان لە هەندێکی تر بۆ خۆراکی ئادەمی زاد نازدارتر و پەسندتر کردووە. بەڕاستی ئالە شتانەشدا بەڵگە و نیشانەی زۆر هەن بۆ کەسانێک عەقڵ و ژیری خۆیان بخەنە کار. وإن تعجب فعجب قولهم أإذا كنا ترابا أإنا لفي خلق جديد
أولئك الذين كفروا بربهم وأولئك الأغلال في أعناقهم وأولئك أصحاب النار هم فيها خالدون. خۆ ئەگەر تۆ بە شتێک سەرسام بیت و پێت سەیر بێت ئەوە قسەی بێباوەڕان جێگەی سەرسامیە کە دەڵێن ئایا کاتێک بووینەوە بە خاک و خۆڵ سەر لە نوێ ئایا زیندوو دەکرێنەوە و دروست دەبینەوە؟ ئەوانە کە ئەو قسەیە دەکەن ئەوانن کە بێباوەڕبوون بە پەروەردگاریان، ئەوانە زنجیرەکان لە گردنیاندان و ئەوانە نیشتەجەی ناو ئاگری دۆزەخن و هەمیشە دەبێت تێیدا بمێننەوە. ويستعجلونك بالسيئة قبل الحسنة وقد خلت من قبلهم المثلات وإن ربك لذو مغفرة للناس على ظلمهم وإن ربك لشديد العقاب. لارو وێری خودانەناسان گەیشتۆتە ڕادەیەک کە پەلەت لێ دەکەن لە پێشهاتنی بەڵاو ناخۆشی پێش ئەوەی داوای چاکە و خۆشی بکەن. لە کاتێکدا بێگومان لە پێشینانەوە نمونەی تیاچون و ڕیسوابوونی خودانەناسان تێپەڕ بووە. بێگومان پەروەردگاری تۆ ئەی پێغەمبەر خاوەنی چاوپۆشی و لێخۆشبوونە بۆ خەڵکی سەر ڕایستەمیان ئەگەر بگەڕێنەوە بۆ لای ئیمان و خوداناسی. بەڕاستی پەروەردگاری تۆ زۆر تۆڵە سێنەرەشی بەهێزە لەو کەسانەی کە دژایەتی بەرنامە بە نرخەکەی دەکەن. ويقول الذين كفروا لولا أنزل عليه آية من ربه إنما أنت منذر ولكل قوم هاد. ئەوانەی کە بێباوەڕبوون دەڵێن ئەوە بۆ بەڵگە و نیشانەیەک لەلایەن پەروەردگاریەوە دانا بەزێنرایە سەری کە پێغەمبەری خوددایە. بێگومان ئەی محەممەد تۆ تەنها ترسێنەر و بێدارکەرەوەی ئەو خەڵکەیت بۆ هەر میلەتێک پێغەمبەر و چاوساغ و ڕێ پیشان دەرێک هەیە. الله يعلم ما تحمل كل أنثى وما تغيض الأرحام وما تزداد وكل شيء عنده بمقدار. خدا چاک دەزانێت بەوەی هەموو مێینەیەک چی لە سکیدا هەڵگرتووە، نێرەیان مێ، تەواوەیان ناتەواو، ڕەنجی، ڕوخساری، قەبارەی. هەروەها دەزانێت بەوەش کە دەپوکێتەوە و لەبار دەچێت و بەوەش کە زیاد دەکات و گەورە دەبێت. هەموو شتێک لای ئەو زاتە بە ئەندازە و پێوانەیە. عالم الغیب والشهادة الكبير المتعال. ئەو زاتە زانای نهێنی و شاراوەکانە، هەروەها زانای ئاشکرا و بینراوەکانیشە، زاتێکی زۆر گەورە و بەشکۆ و بڵند و پایەدارە. سواء منكم من أسر القول ومن جهر به ومن هو مستخف بالليل وسارب بالنهار. چون یەکە لای ئەو زاتە ئەگەر کەسێکتان قسە بشارێتەوە یان بیڵێت و ئاشکرای بکات، هەروەها ئاگاداری ئەو کەسەیە کە لە تاریکی شەودا خۆی دەشارێتەوە، ئەوەشی کە بە ڕۆژدا دەڕوا و ئاشکرا و دیارە. له معقبات من بين يديه ومن خلفه يحفظونه من أمر الله إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم وإذا أراد الله بقوم سوءا فلا مرد له وما لهم من دونه من وال. بۆ خدا هەیە فریشتەی بێشمار کە بە نۆرە بە دوای یەکدادێن تا چاودێری ئادەمیزاد بکەن لەبەر و پشت و لە هەموو لایەکەوە بیپارێزن بە فەرمانی خدا. بێگومان خدا بارودۆخی هیچ قەوم و گەلێک ناگۆڕێت لە خۆشیەوە بۆ ناخۆشی، یا لە زەلیلیەوە بۆ سەربەرزی، یا لە گرانیەوە بۆ هەرزانی، هەتا ئەوان ئەوەی بەخۆیان دەکرێت نەیگۆڕن و نەیکەن. کاتێکیش خدا بیەوێت بەڵایەک بەسەر هەر میلەتێکدا بهێنێت لە دەرەنجامی سەرکەشی و یاخیبوونیان، ئەوە هیچ هێزێک ناتوانێت بەری پێ بگرێت. هیچ کەسیش ناتوانێت جگەل لە خدا فریایان بکەوێت و ڕزگاریان بکات. هو الذي يريكم البرق خوفا وطمعا وينشئ السحاب الثقال.
خدا ئەو زاتەیە کە هەورە بروسکەتان نیشان دەدات هاوڕێ لەگەڵ ترسدا بەهۆی ڕووناچی بەهێز و دەنجی سامناچی کە دەوریان هەیە لە بەپێسکردنی خاشی زەوی و تەقاندنەوەی تۆوەکاندا هەروەها ئومێد و هیوا بەخشیشە بە ساڵێکی پڕ بەرەکەت هەرەو زاتە هەوری قورس و سنجین و ئاودار بەدی دەهێنێت ويسبح الرعد بحمده والملائكة من خيفته ويرسل الصواعق فيصيب بها من يشاء وهم يجادلون في الله وهو شديد المحال هەورە تریشقە بەدەنجی گەورە و سامناچی تەسبیحات و سپاس و ستایشی بەدیهێنەری دەکات و فریشتەکانش لە ترسی ئەو زاتە سەرگەرمی تەسبیحات و ستایش و سپاسگوزارین هەروەها جاری وا هەیە هەورە بروسکە دەنێرێت و دەیماڵێت بە کەسێکدا کە خوددا ویستی لەسەر و ڕۆژی تەواو بووە جا لەگەڵ هەموو بەڵگە و نیشانە بەهێزەدا ئەوانە هەر لە دەمەدەمێ و مشت و مردان دەربارەی خوددا دوور لە بنەمای زانستی لە کاتێکدا ئەو زاتە دەسەڵاتی زۆر بەهێزە و تۆڵە سەندنی لە خوددا نەناسان تند و تیژە له دعوة الحق والذين يدعون من دونه لا يستجيبون لهم بشيء إلا كباسط كفيه إلى الماء ليبلغ فاه وما هو ببالغه وما دعاء الكافرين إلا في ضلال هەر بۆ خوددایە بانگەوازی حەق و ڕاستی بەڵام ئەوانەی هانا و هاوار بۆ کەسێکی تر دەبەن جگە لەو زاتە هاوار لێکراوان بە هیچ شێوەیەک بەهانایەنەوە نایەن و وەڵامیان نادەنەوە مەگەر وەکو کەسێک تینووی بێت لە دوورەوە دەستەکانی درێژ بکات بۆ ئاو تا بیگەیەنێتە دەمی کەچی بێسوودە و ناگاتە دەمی بێگومان دوعا و نزای بێباوەڕان تەنها لەناو تاریکی و گومڕاییدایە و هیچی تر نییە ولله يسجد من في السماوات والأرض طوعا وكرها وظلالهم بالغدو والآصال هەرچی لە ئاسمانەکان و زەویدا هەیە لەسەر ڕەزامەندی خۆیان بێ یان بەناچاری سوژدە بۆ خودای بەدیهێنەر دەبن هاوڕێ لەگەڵ سێبەرەکانیاندا لەبەرە بەیان و دەمە و ئێواراندا قل من رب السماوات والأرض قل الله قل أفاتخذتم من دونه أولياء لا يملكون لأنفسهم نفعا ولا ضرا قل هل يستوي الأعمى والبصير أم هل تستوي الظلمات والنور أم جعلوا لله شركاء خلقوا كخلقه فتشابه الخلق عليهم قل الله خالق كل شيء وهو الواحد القهار أي محمد بخدان ناسان بڵێ چێ پەروەردگاری ئاسمانەکان و زەویە ئەگەر ئەوان بێدەنگ بوون تۆ بڵێ ئەڵڵاه پەروەردگاریانە چونکە ئەوانە کەڕ و کوێر و وڵاڵن لەوانەیە دان بەو ڕاستێدا نەنێن پاشان پێیان بڵێ ئایا ڕەوایە جگە لەو خوددایە پشت بە شتانی تر ببەستن و بیان کەنە پشتیوان و خۆشەویست کە ئەوانە تەنانەت بۆ خۆشیان قازانج و زەرەریان بەدەست نییە هەروەها بڵێ باشە ئاخر کوێر و چاوساغ وەک یەکن تاریکی و ڕووناچی چۆن یەکن دیارە خودانەناسی و بێدینی کوێری و تاریکیە ئیمان و باوەڕ و خوداناسیش چاوساغی و ڕووناچیە بەڵکو چەند هاوبەشی چەندانەوە بۆ خوددا کەشتیان دروست کردووە وەک دروستکراوەکانی خوددا و جا دروستکراوەکان لێ شێواوە پێیان بڵێ ئەڵڵاه بەدیهێنەر و دروستکاری هەموو شتێکە و ئەو زاتە تاک و تەنها و بەدەسەڵات و بەهێز و بەتوانایە أنزل من السماء ماء فسالت أودية بقدرها فاحتمل السيل زبدا رابيا ومما يوقدون عليه في النار ابتغاء حلية أو متاع زبد مثله كذلك يضرب الله الحق والباطل فأما الزبد فيذهب جفاء
وأما ما ينفع الناس فيمكث في الأرض كذلك يضرب الله الأمثال. هەرەوزاتە لە ئاسمانەوە بارانی باراندووە بە ئەندازەی ئەو دۆڵ و نشێوە بەهۆی ئەو بارانە پڕ دەبن. اینجا لافاوێک دروست دەبێت، ئەو لافاوە کەف و کوڵی بەرز هەڵگرتووە. ئەمە نمونەی یەکەمی حەق و ناحەقە. بۆ نمونەی دوام دەفەرموێت هەروەها لەسەر ڕووی ئەو کانزایانەی کە ئاگری تێبەردەدەن و دەیتوێننەوە بە ئاگر بۆ دروستکردنی خشڵ وەکو ئاڵتون و زی و پلاتین، یاخود بۆ پێویستی تر وەکو ئاسن و مس و قوڕقوشم کەف و کوڵ دروست دەبێت وەک کەف و کوڵی سەر ئاوەکە. ئابۆ شێوەیە خوددا نمونە دەهێنێتەوە بۆ حەق و ناحەق، بۆ ڕاست و ناڕاست. جا ئەوەی کەف و کوڵە و بێسوود و بێکەڵکە دەڕوات و دەپوکێتەوە، بەڵام ئەوەی کە سوود بەخش و بەکەڵکە بۆ خەڵکی لەسەر زەویدا هەر ئەوە دەمێنێتەوە. ئابۆ شێوەیە خوددا نمونە جۆرە و جۆرەکان دەهێنێتەوە. دیارە کە بەتاڵ و ناحەقی کەف و کوڵن و تەمەن کۆتان، حەق و ڕاستیش ئاوە پاکەکەی و کانزا بەسوودەکانن دەمێننەوە لە زەویدا. للذين استجابوا لربهم الحسنى والذين لم يستجيبوا له لو أن لهم ما في الأرض جميعا ومثله معه لافتدوا به أولئك لهم سوء الحساب ومأواهم جهنم وبئس المهاد. هەڵوێستی ئەو خەڵکە لە بەرامبەر بانگەوازی پەروەردگاریانەوە دوو جۆرە. بۆ ئەوانەی کە بەدەم بانگەوازی پەروەردگاریانەوە چوون، هەموو خۆشی و شادی و کامەرانی و ئاسوودەیەکیان بۆ ئامادەیە. ئەوانەشی کە بەدەم بانگەوازەکەیەوە نەچوون، ئەگەر بەڕاستی خاوەنی هەر هەموو شتێک بن لە زەویدا و ئەوەندەی تریشی لەگەڵدا بێت، ئەوە دەیان کردە قوربانی خۆیان و لە پێناوی ڕزگاری خۆیاندا دەیان بەخشی. چونکە ئەو جۆرە کەسانە بە خراپترین شێوە حسابیان لەگەڵدا دەکرێت. سەرنجامیش جێگەیان دۆزەخە. ئای کە شوێنێکی خراپە. أفمن يعلم أنما أنزل إليك من ربك الحق كمن هو أعمى إنما يتذكر أولو الألباب. جا ئایا ئەو کەسەی کە دڵنیایە و دەزانێت بێگومان ئەم قورئانەی کە لەلایەن پەروەردگارتەوە بۆت دابەزێنراوە حەق و ڕاستەقینەیە وەکو ئەو کەسە وایە کە کوێرە لە ئاستیدا؟ بڕاستی هەر خاوەن بیر و هۆشەکان لە ڕاستی تێدەگەن و تێدەفکرن. الذين يوفون بعهد الله ولا ينقضون الميثاق. ئەو کەسانن وەفا دەکەن و بە ئەمەکن لە بەرامبەر ئەو پەیمانەوە کە هەیانە لەگەڵ خودای پەروەردگاردا و ئەو پەیمانەش ناشچێن و بەڵێن هەڵناوەشێننەوە. والذين يصلون ما أمر الله به أن يوصل ويخشون ربهم ويخافون سوء الحساب. ئەوانەشن کە هەرچی خوددا فەرمانی بەگەیاندنی داوا دەیگێنن و بەدڵ لە پەروەردگاریان دەترسن، نەوەکو لێیان بڕنجێت و لە لێپرسینەوە و حسابی تند و تیژی قیامەتیش سڵ دەکەنەوە. والذين صبروا ابتغاء وجه ربهم وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية ويدرؤون بالحسنة السيئة أولئك لهم عقبى الدار. ئەوانەشن کە دانیان بە خۆدا گرت و بە ئارام بوون بۆ بەدەستهێنانی ڕەزامەندی پەروەردگاریان و نوێژەکەشیان بە چاچی ئەنجام داوە و لەو ڕزق و ڕۆزیەش کە پێمان بەخشیون بەخشیویانە بەنهێنی و بە ئاشکرا و بە چاکەکاری و شێوازی جوان، پاڵ بە نادروستی و هەڵە و خراپەکاریەوە دەنێن. ئەوانە سەرنجامەکەیان ئەو خان و بەرە ڕازاوەیە لە بەهەشدا. جنات عدن يدخلونها ومن صلح من آبائهم وأزواجهم وذرياتهم والملائكة يدخلون عليهم من كل باب. کەباخەکانی بەهەشتی عەدنە بۆیان ڕازاوەتەوە بە شادیەوە دەچنە ناوی. هاوڕێ لەگەڵ هەر کەسێک چاک و پاک و خوداناسە لە باو باپیران و هاوسەرانیان و نەوەکانیان.
جا فریشتەکان دەچن بۆ سەردانیان لە هەموو دەروازەکانەوە. سلام عليكم بما صبرتم فنعم عقبى الدار. دەڵێن سڵاوتان لێبێت بەهۆی خۆگرتنتانەوە لە بەرامبەر کێشەکانی ژیان، لە بەرامبەر گاڵتەجاڕی خوددا نەناسان کەوا بۆ ئای چەندە جێگە و ڕێگەیەکی خۆشتان بۆ خۆتان مسۆگەر کرد. والذين ينقضون عهد الله من بعد ميثاقه ويقطعون ما أمر الله به أن يوصل ويفسدون في الأرض أولئك لهم اللعنة ولهم سوء الدار. بەڵام ئەوانەی کە پەیمانی خوددا دەشێنن دوای ئەوەی کە پێشتر تند و تۆڵ بوو لەسەر و هەمیانەوە پەیمانی فترەت و بەندایەتی هەرچی پەیوەندیەکیش خوددا فەرمانی داوە بەگەیاندنی ئەوان دەیبڕن و دەیپچڕێنن، هەروەها تۆوی فەساد و گوناه و تاوان دەچێنن لە زەویدا، ئەوانە نەفرەت و خشمی خوددایان لەسرە و هەروەها جێگە و ڕێگەی ناخۆش و نالەبار لە دۆزەخدا بۆ ئەوان هەیە. الله يبسط الرزق لمن يشاء ويقدر وفرحوا بالحياة الدنيا وما الحياة الدنيا في الآخرة إلا متاع. هەر خوددایە ڕزق و ڕۆزی فراوان دەبەخشێت بە هەر کەس کە بیەوێت و تەنگ و کەمی دەکاتەوە بە شێوەیەک کە حکمت و دانایی تێدا بەدی دەکرێت، کەچی زۆربەی خەڵکی دڵخۆشن بە ژیانی دنیا لە کاتێکدا کە ژیانی دنیا لە بەرامبەر ژیانی قیامەتەوە لە بەهشتی بەریندا تەنها ڕابواردنێکی کەم نەبێت، هیچی تر نییە. ويقول الذين كفروا لولا أنزل عليه آية من ربه قل إن الله يضل من يشاء ويهدي إليه من أناب. خوانە ناسان دەڵێن ئەوە بۆچی معجزەیەک بۆ محەممەد لەلایەن پەروەردگاریەوە دانەبەزێنرا سەری، بەمەرجێک معجزە هیچ کات نەبووتە هۆی ئیمان هێنانی خەڵکی، بەڵکو بیانویەکە و هەمیشە خوددا نەناسان ورچیان لێگرتووە. تۆش پێیان بڵێ بەڕاستی خوددا هەر کەسێک کە بیەوێت گومڕا و سەر لێ شێواوی دەکات، لە هەمان کاتدا هیدایەتی ئەو کەسانە دەدات کە ڕوو لە پەیامەکەی دەکەن و بەندایەتی دەکەن و گەڕاونەتەوە بۆ لای. الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله ألا بذكر الله تطمئن القلوب. ئەوانەی باوەڕیان هێناوە و دڵ و دەرونیان ئارام دەبێت بە قورئان و پەیامەکەی خودای پەروەردگار، ئاگادار بن دڵەکان هەر بە قورئان و یادی خوددا و پابەند بوون بە ئاینەکەیەوە خۆشنود دەبن و دەحەوێنەوە. الذين آمنوا وعملوا الصالحات طوبى لهم وحسن مآب. ئەو کەسانەی کە باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە بەهشت و ناز و نعمەتی جوان و ڕازاوە و جێگە و ڕێگەی خۆش بۆیان ئامادەیە. كذلك أرسلناك في أمة قد خلت من قبلها لتتلو عليهم الذي أوحينا إليك وهم يكفرون بالرحمن قل هو ربي لا إله إلا هو عليه توكلت وإليه متاب. ئابۆ شێوەیە تۆمان ڕەوانە کردووە بۆ سەر ئومەتێک کە پێش ئەمان میلەتانی تریش هەبوون تا ئەم قورئانەی کە بە وەحی بۆمان ڕەوانە کردوویت بەسەریاندا بخوێنیتەوە، کەچی زۆربەیان باوەڕ بە خودای میهرەبان ناهێنن. ئەی پێغەمبەر تۆ بڵێ ئەو زاتە پەروەردگاری منە و بێجگە لەو خودایەکی تر نییە، من هەر پشتم بەو زاتە بەستووە، گەڕانەوەشم هەر بۆ لای ئەوە. ولو أن قرآنا سيرت به الجبال أو قطعت به الأرض أو كلم به الموتى بل لله الأمر جميعا أفلم ييأس الذين آمنوا أن لو يشاء الله لهدى الناس جميعا ولا يزال الذين كفروا تصيبهم بما صنعوا قارعة
تصيبهم بما صنعوا قارعة أو تحل قريبا من دارهم حتى يأتي وعد الله إن الله لا يخلف الميعاد. خۆگەر بەڕاستی لە جیاتیم قورآنە خدا قورآنێکی ڕەوانە بکردایە کە چێوەکان پێی بڕۆیشتنایە یان زەوی پێ هەڵکەنرایە و لەت بکرایە یان مردوەکانی پێ بهاتایەتە قسە و گفتوگۆی لەگەڵدا بکردایە خدا نەناسان هەر بڕوایان نەدەهێنا. بەڵام دڵنیابن کە هەموو کارێک و هەموو شتێک بەدەست خوددایە. باشە ئایا ئەوانەی ئیمانیان هێناوە ناومێد نەبوون لەبێ دین و خدا نەناسان خۆ هیدایەت بە زۆر نییە؟ جا ئەگەر خدا بیویستایە هەموو خەڵکی ناچار دەکرد کە هیدایەت وەربگرن. خدا نەناسان وەنەبێت ژیانی دنیا بەخۆشی بەرنەسەر، بەڵکو بەردەوام ئەوانەی کە بێباوەڕ بوون بەڵای سەخت و ناخۆشیان توش دەبێت بەهۆی ئەو کار و پیشەیەوە کە ئەنجامیان داوە، یاخود ئەو بەڵا سەختانە لە نزیک ماڵەکانیانەوە دادەبەزێت و سەر هەڵدەدات هەتا بەڵێنی خدا دێتە دی. بەڕاستی خدا پەیمانی ناشچێنێت و دەیهێنێتە دی. ولقد استهزئ برسل من قبلك فأمليت للذين كفروا ثم أخذتهم فكيف كان عقاب. ئەی پێغەمبەر ئەگەر خدا نەناسان گاڵتە دەکەن بە تۆ یا بە ئاینەکەی تۆ خەفەت مەخۆ، چونکە سوێن بە خدا بەڕاستی گاڵتە کراوە بە پێغەمبەرانی پێش تۆش. جا من ماوەیەک مۆڵەتمدا بەوانەی کە بێ باوەڕ بوون، پاشان خەشم و قینی خۆمم لێگرتن. جا چۆن تۆڵەیەک بوو تۆڵەکەم لە مێژوو بپرسە و سەرنجی ئاسەواریان بدە. ئەفەمەن هو قائم على كل نفس بما كسبت وجعلوا لله شركاء قل سموهم أم تنبئونه بما لا يعلم في الأرض أم بظاهر من القول بل زين للذين كفروا مكرهم وصدوا عن السبيل ومن يضلل الله فما له من هاد. جاء ئەو زاتەی کە سەرپەرشتیاری کار و کردەوەی هەموو کەسێک هەو دەزانێت چیان کردووە وەکو پەرسرا و بتەکانی تروایە کە خەڵکی هانە و هاواری بۆ دەبەن لەگەڵ گەورەی و باڵادەستی و پەروەردگارەدا نەفامان شەریکیان بۆ خوددا بڕیارداوە. تۆش بڵێ ئادەی ناویە و بتو هاوڵانم بۆ بێنن کە لە جاتی خوددا دەیان پەرستن، یاخود بە هەموو عەقڵێکتانەوە دەتانەوێت خوددا ئاگادار بکەنەوە بە شتێک کە ئەو زاتە نایزانێت لە زەویدا، یا هەر دەتانەوێت ئاگاداری بکەنەوە بە قسەی سەرزارە چیتان؟ نەخێر، ڕاستی هەرەوەیە کە فێڵ و تەڵەکە و پیلانیەوانەی کە بێ باوەڕ بوون بۆیان ڕازێنراوەتەوە و لە ڕێبازی ڕاست وێڵ کراون. جا هەرکەس بەهۆی کار و کردەوەی خراپیەوە ڕێبازی خودداون بکات ئیتر کەس نییە هیدایەتی بدات. لهم عذاب في الحياة الدنيا ولعذاب الآخرة أشق وما لهم من الله من واق. ئەوانە هەر لە دنیادا تووشی سزایەکیان دەکەین، بێگومان سزای قیامەتیشیان سەختترە و هیچ کەس و هیچ شتێک نییە لە سزای سامناچی خودایی ڕزگاریان بکات و پەنایان بدات. مثل الجنة التي وعد المتقون تجري من تحتها الأنهار أكلها دائم وظلها تلك عقبى الذين اتقوا وعقبى الكافرين النار. وێنە و نمونەیە و بەهەشتەی بەڵێندراوە بە پارێزکاران کە جوان و ڕازاوەیە، چەندەها ڕووبار ڕەوان و جاریە بەژێر درەختەکان و بەبەردەم کۆشکەکانیدا. خواردن و خواردنەوەی هەمە جۆر و هەمە ڕەنجی بەردەوامە، هاوڕێل لەگەڵ سێبەری خۆش و هەوای سازگار و شنەی شەماڵدا. ئەوەیە سەرنجامی ئەوانەی لە تووڕێی خوددا خۆیان پاراست. سەرنجامی بێباوەڕ و خوددا نەناسانیش ئاگری دۆزەخە. والذين آتيناهم الكتاب يفرحون بما أنزل إليك ومن الأحزاب من ينكر بعضه قل إنما أمرت أن أعبد الله ولا أشرك به إليه أدعو وإليه مآب.
دەستەیەک لەوانەی کە کتێبی ئاسمانیان پێبەخشیون شوێن کەوتەی حەق و ڕاستین دڵخۆش و شادومان دەبن بەو قورئانەی کە بۆ تۆ دابەزێنراوە هەندێک گرۆ و دەستەی تریش هەیە ئینکاری هەندێکی دەکات پێیان بڵێ بەڕاستی من فەرمانی ئەوەم پێدراوە کە تەنها خوددا بپەرستم و هیچ شەریک و هاوڵیشی بۆ بڕیار نەدەم هەر بۆ لای ئەو خەڵک بانگ بکەم گەڕانەوەش هەر بۆ لای ئەوە وكذلك أنزلناه حكما عربيا ولئن اتبعت أهواءهم بعدما جاءك من العلم ما لك من الله من ولي ولا واق هەر بۆ شێوەیە پێشتر کتێبی ئاسمانیمان بە زمانی جۆرا و جۆر ڕەوانە کردووە قورئانمان وەکو داوەرێک بە عەرەبیەکی پارا و دابەزاندووە سوێن بە خوددا ئەگەر شوێنی ئارەزوەکانی ئەوان بکەویت دوای ئەوەی زانستی و زانیاری تەواوت لەلایەن خودداوە بۆ هات ئەوە هیچ پشتیوان و پارێزەرێکت نییە لە سزای خوددا بتپارێزێت ولقد أرسلنا رسلا من قبلك وجعلنا لهم أزواجا وذرية وما كان لرسول أن يأتي بآية إلا بإذن الله لكل أجل كتاب سوێن بە خوددا بێگومان پێشتۆ پێغەمبەرانی ترمان ڕەوانە کردووە و هاوسەر و نەوەشمان پێداون هیچ پێغەمبەرێکیش بۆی نەبووە بە ویستی خۆی مۆعجزە نیشان بدات ئەگەر ویستی خودای لەسەر نەبوو بێت بۆ هەموو کار و ڕووداوێکیش بڕیارێکی تایبەت هەیە يمحو الله ما يشاء ويثبت وعنده أم الكتاب خدا ویستی نەمانی لەسەر هەرچیەک بێت لە ناوی دەبات و دەیکوژێنێتەوە یان دەیهێڵێتەوە و پایەداری دەکات سەرچاوەی تۆمارکراوی هەموو ڕووداوەکان لای ئەو زاتەیە یاخود خوددا ئاینە پێشوەکان لە مەیداندا ناهێڵێت و دواهەمین ئاین و بەرنامەی کە ئاینی ئیسلامە دەیچەسپێنێت و پایەداری دەکات وإما نرينك بعض الذي نعدهم أو نتوفينك فإنما عليك البلاغ وعلينا الحساب جاگەر هەندێک لە هەڕەشەکانی خۆمانیان بۆ پێش بهێنین و نیشانت بدەین یاخود بتمرێنین و سەرنجامی ئەوان نەبینیت خەفەت مەخۆ چونکە بەڕاستی تۆ تەنها گەیاندنی پەیامەکەت لەسەرە لێپرسینەوەش لەسەر ئێمەیە أولم يروا أنا نأتي الأرض ننقصها من أطرافها والله يحكم لا معقب لحكمه وهو سريع الحساب ئایا خوددا نەناسان نەیان بینیوە ئێمە چۆن ئەملا و ئەو لای زەوی کەم دەکەینەوە دەسەڵاتی خوددا نەناسان ناهێڵین لە ڕۆژهەڵات و ڕۆژ ئاوای زەویدا سەرنجام بەرنامە و ئوممەتی میان ڕە و سەردەخین خوددا خۆی داوەری دەکات و گۆڕانکاریەکان تاو توێ دەکات کەس ناتوانێت محاسبەی بکات و کۆسپ و تەگەرە بهێنێتە ڕێی و ئەو زاتە زۆر بەخێرایی هەموو شتێک تاو توێ دەکات و لە هەمووان دەپرسێتەوە وقد مكر الذين من قبلهم فلله المكر جميعا يعلم ما تكسب كل نفس وسيعلم الكفار لمن عقبى الدار بێگومان خوددا نەناسانی پێش ئەمانیش پیلانیان جێڕا بەمەرجێک پیلانەکانیان هەر هەمووی لای خوددا ڕوون و ئاشکرایە دەزانێت هەر کەس چی دەکات و چی دەست پێش خەری دەکات بێ باوەڕ و خوددا نەناسانیش لە ئایندەدا دەزانن کە سەرنجامی ئەم جیهانە و ئەو جیهانیش بۆ چێ دەبێت ويقول الذين كفروا لست مرسلا قل كفى بالله شهيدا بيني وبينكم ومن عنده علم الكتاب ئەوانەشی کە بێ باوەڕ بوون دەڵێن تۆ پێغەمبەر و ڕەوانەکراوی خوددا نیت لە وەڵامیاندا بڵێ هەر خوددا بەسە کە شایەت بێت لە نێوان منیش و ئێوەشدا هەروەها ئەو کەسەش کە شارەزای قورئان و کتێبە ئاسمانیەکانە